چندین دنگ و باسی تری گرینگ لبواری دراوی الکترونی بیبی دوچکوین که براستی دیسانوا و پیوستم زانی که ام ویدیو بویوا آپلود بکم بو اوی ایواش بیباش نبن لو دنگ و باسه گرینگی بیناری ام ویدیوی بن تا کوتای ویدیو که با پیش میخن چون که زور شتی گرینگ که کلنا راستی ام ویدیو ام باس کردوه بناوی خواه سلاو هاران هیوام در شنه بن ساق و سلامت و تندروز بن انشالله برزاندی سنا و منی هاتماین لخدمت ایوا بو پیشکش کردن ویدیوی که تر لزنجیره ویدیوکانی بده سنانی پاره لانترنت لپیجی فیسبوکی بده سنانی پاره لانترنت هر و حالا چنل یوتیوبی بده سنانی پاره لانترنت با برزانه که یکم جاره و چنل بینن لیره چنلی بده سنانی پاره لانترنت کمن نیات معین هفتانه 4 ویدیو لاره و چنل و بلاو کموا که ایوا بی برام بردتوانن دراو الکترونیاکان و هر وها دلار امریکی به دست بهنن بو اوی ایوه هیچ یک ویدیوکانی ده هاتو دست ندن کمن بلاویانه کموا چنلکه سابسکرایب بکه زنگولای تنشش چالاک بکه بو اوی هر کاتی کم ویدیو یک آپلود کم یا خود بلاو کموا یوتیوب لاری نوتیفیکیشن و ایوه آگادار بکاتوا و یکم کسبن که بین ویدیوکام ببینن بله هاوران چندین دنگو باسی گیرین که دیسانوا لا تویتری دراوی الکترونی بیبی دوچکوین که بلاو بویتاوا براستی با پیوستم زانی که دیسانوا ام ویدیو لسر بیبی دوچکوین دروز بکم چون که از آنم زوربتان لحرم کردستان هولدری ام دراوا خوشویستان لای خلق و چندین دنگو باسی گرینگ و سرکفتن گورکانی بیبی دوچکوین براستی دیسانوا که میمکوینه که زور با پوتانسیله و من همو جاره پیتان علم که هم میمکوینه هول بکن بو چند سالک بو اوی براستی لاری ام میمکوینه و بمن با دولمند ولم ویدیو دا چند دنگو باسی گرینگی تر لبواری دراوی الکترونی بیبی دوچکوین بو ایوا دخم رو بو اوی ایواش براستی آگادار من لو دنگو باسی گرینگانی دراوی الکترونی بیبی دوچکوین کاته که دینا نو مالپری کمالاتی بیبی دوچکوین که هر وکوی بینن بیبی دوچکوین براستی گیشته 1,400,000 فالوور ل تویتری خوی که براستی اما کمونیتی با قوتی دراوی الکترونی بیبی دوچکوین پیشانه ده و دواتری شچین ناو کوین مارکت کپ که بزانی لماوی 1-2 روژا بیبی دوچکوین چند براو هلکشانه کی گوره چوه و پامپی کی خواردوه لیرانه که دین خواره و هاران هر کو گوتم لیرانه استا بیبی دوچکوین 1,406,000 فالووری هیا و لیرانه دنگو باسی که زور گرینگ لبواری دراوی الکترونی بیبی دوچکوین هاوران که زور گرینگه هر وکو لیرانه بینن که بیبی دوچکوین استا کاره که لبواری متاورس واتا هر وکو بخو ما نزانی که متاورس براستی هنگا وکی نویه لبواری دراوی الکترونی و هر وها کریپتوکارنسی هر وکو لیرانه بینن که کار بو متاورس خویه که براستی اما دبیتا هنگا وکی زور گوره اگر بیبی دوچکوین براستی و هنگا وی بنه دبیتا هوی اوی که براستی پامپی که زور گوره دراوی الکترونی بیبی دوچکوین ببینید و هر وکو دین خواره که لیرانه 5 لو دراوانه پیشان داوه که سایتی کوینکس گلوبال که او دراوانه او 5 دراوانه که زیاترین سیرچ هبوه لناو مالپارا کمالاتیا کن و بگشتی گوگلو او مالپارانه که تایبت مدراوی الکترونی که یکم دراو لونا بوه هر اکو ازانی کلمه رابردو دا لونا براستی داکشانه که زور گوری بخواه بینی و زور لحول درکانی براستی زررمن بون لدراوی الکترونی لونا که زیاترین سیرچی هبوه مالپارا کمالاتیا کن بگشتی لانترنت هر وها بیبی دوچکوین هاتی تاوا لیران هر وکا بینن که رتبه دوهمه که اوج براستی خوشویستی او میمکوینه پیشانه ده لونا شگر زیاترین سیرچی ها بوا لانترنت ها هوران لبر اوی بوا که براستی لونا شکستی خورد و او کسانه که لونان سیرچ کردوه براستی ویستیانه که لدنگو باسی نویکانی دراوی الکترونی لونا آگادار ببنوه که بیبی دوچکوین هر وکو لیرانه بینن که لپیش بیتکوینیشه که رتبه دومی هیا لزیاترین سیرچ هر وکو که گوتم سایتی کوینکس که ام پوسته بلاو کردی توا و هر وکو دین خواره و هاوران لیرانش که بیبی دوچکوین دیسانه لسایتی کوینگیکو که براستی رتبه کی نوی بدست هنا که لو داکشانه بازاره براستی تاثیر کی زور لدراوی الکترون بیبی دوچکوین نش کرد ولام لیران هر وکو آماجه پی کردوه که ایمه لرتبه 200
سایتی کوینگ کوین که ئەمەش بەڕاستی سەرکەوتنێکی زۆر گەورەیە بوو دراوی ئەلکترۆنی بێبی دۆچ کوین کە پێم وایە ئێستا هاتیتە ڕوتبەی 185 شتێکی وایە هاوڕان چونکە کەمێکی تر ئەچینە ناو وبسایتی کوین مارکێت کەپ بۆ ئەوەی بەڕاستی هەڵکشانێکی تری دراوی ئەلکترۆنی بێبی دۆچ کوین لەو ماوەی 1-2 ڕۆژە ببینین. و هەروەها ئاماژەش بەوەی کردووە کە لە دوێنێکە کە 30% کاتێک هەموو دراوەکان بەرەو داکشان بووینە بێبی دۆچ کوین تقریبا 29% بەرەو هەڵکشان چووە کە ئێستا زیاتر بووە هاوڕان هەروەکو گوتمە چینە ناو کوین مارکێت کەپی و لێرانەش چالاکیەکانی دراوی ئەلکترۆنی بێبی دۆچ کوین پێشەنەدە کە بەڕاستی لە ڕاستی هاوڕان بێبی دۆچ کوین بۆ ئەوەی هاتووە کە یارمەتی ئەو سەگانە یاخود ئەو گیاندارانە بدات کە بێ خانومانن بۆ ئەوەی خانو مەکان و شتیان بوو دروست بکە و دراوی ئەلکترۆنی بێبی دۆچ کوین ڕوتمەپی ئەمەیە هاوڕان کە بەڕاستی کەوە زۆر سەرکەوتنێکی گەورەیە کە دایمان بێبی دۆچ کوین یارمەتی ئەو گیانەوارانە بە تایبەتی سەگانە ئەدە کە بێ خانومانن کە لێران هەروەکە بینن پۆستی کردووە لێرانە شاوڕان هەروەکە بینن کە بێبی دۆچ کوین گەیشتیتە 1,400,000 فالوور لە تویتر کە بەڕاستی کۆمۆنیتی بە قووەتی دراوی ئەلکترۆنی بێبی دۆچ کوین پیشانەدە بەڕاستی بێبی دۆچ کوین بەڕاستی هاوڕان ئەگەر سەبر و تەحموڵتان هەبێ بێبی دۆچ کوین زۆر کەسی ئەکەت بە دەوڵەمەند کە 1,400,000 فالوور لە ماوەی کەمتر لە ساڵێکە بەڕاستی گەلک زۆرە بوو میمکوینێک کە بێبی دۆچ کوین ئەو ڕوتبەی بەدەست هێناوە و لێرانەش سوپاسی هەموو کەسی کردووە کە بەڕاستی بووینەتە کۆمونیتی ئەم دراوە خۆشەویستەی و هەروەها دەنگ و باسێکی تری گرنگ کە زۆر گرنگە هاوڕان کە بێبی دۆچ کوین کار دەکات لەگەل دیسنترالند کە هەروەک وازانین کە دیسنترالندیش گەیمێکە واتە لە بواری مێتاڤێرسە کە بوویتە پارتنێری دراوی ئەلکترۆنی بێبی دۆچ کوین بەڕاستی ئەمە هەنگاوێکی زۆر گەورەیە بوو دراوی ئەلکترۆنی بێبی دۆچ کوین کە لەگەل پرۆژەیەکی واوەکو دیسنترالند بەڕاستی کار بکات کە ئەمە هەمووە بنەهۆی ئەوەی کە بەڕاستی دراوی ئەلکترۆنی بێبی دۆچ کوین گەورەترین سەرکەوتنی بەخوە ببێنێ لە بواری هەڵکشانی و نرخی دراوەکە و لێرانەش هەروەک بینن کە بێبی دۆچ کوین یەکەمە لە بواری کۆمونیتی میمکوینەکان هەروەک بینن کە بێبی دۆچ کوین یەکەمە هاوڕان و هەروەها دراوی ئەلکترۆنی ڕیچ کە دووهەمە فلوکی سێەمە و ما قبل میمکوینەکانی تر کە بێبی دۆچ کوین هەر لە ڕوتبەی یەکەمە لە هەموو میمکوینەکان کە بەڕاستی بە قووەترین کۆمونیتی هەیە ئەمە شاوڕان هەروەک بینن کە ئەمەش پێشانەدە کە بەڕاستی بێبی دۆچ کوین چەند یارمەتی ئەو گیاندارانە ئەدە کە بێ خانومانن و هەروەها لێرانەش کە دەنگ و باسێکی زۆر گرنگی تر هاوڕان کە لە قەناتێکی ناوخۆی وڵاتی هندوستان کە قەناتێکی دەنگ و باسە کە هاتیە لێرانە باسی دراوی ئەلکترۆنی بێبی دۆچ کوینی کردووە کە قەناتێکی وڵاتی هندوستان بێ و باسی دراوی ئەلکترۆنی بێبی دۆچ کوین بکات من هەرچەند باسی ئەم دراوی بکەم هەر کەمە هاوڕان کە لە ماوەی ئەم ماوەدا زیاترین دەنگ و باسی هەبووە لە نسبەت هەموو میمکوینەکان و لێرانەش پێشانەدە کە دراوی ئەلکترۆنی بێبی دۆچ کوین وێبسایتەکە ئاپدەیت بوویتەوە ئێستا بەم شێوەیە شتێکی وا ڕووی نەداوە تەنها وێبسایتەکە ئاپدەیت بوویتەوە و ئێستا ئەتوانن بەم شێوەیە وێبسایتی بێبی دۆچ کوین ببینن و چەندین دەنگ و باسی گرنگی تر کە من بۆ ئەوەی ڤیدیۆکەی درێژ نەکەمەوە گرنگترین دەنگ و باسەکان بۆ ئێوەم شەرح کرد هاوڕان ئێستا چینە ناو سایتی کوین مارکێت کەپ و دراوی ئەلکترۆنی بێبی دۆچ کوین دیسانەوە سێرچەکەین کە بزانین بەڕاستی ئێستا وەزعی چوونە لە ناو سایتی کوین مارکێت کەپ واو هاوڕان تەماشاکەن 27% ئەمڕۆ دراوی ئەلکترۆنی بێبی دۆچ کوین هەروەک بینن کە بەرەو هەڵکشان چووە بەڕاستی کە بەنسبەت دراوی BTC واتە بیتکوین 30% بەرەو هەڵکشان چووە بەنسبەت ئێتریۆمیش تقریبا 32% بەرەو هەڵکشان چووە کاتێک بینین هەموو دراوەکان بەڕاستی بەرەو داکشانن و بازاڕەکە زۆر ساردە تەماشای بێبی دۆچ کوین بکەن کە چۆن بەرەو هەڵکشان چووە و ئێستا 8.07 و هەروەکو لێرانە کە دێینە ناو نمودارەکە بوو ئەوەی هاوڕان جارێ با نمودارەکە ببیتەوە کە لە ماوەی یەک هەفتە هەروەکو بینن کە بێبی دۆچ کوین لە 9 لێرانە لە 9 چۆن بەرەو 8.17 هاتووە دیسانەوە بەڕاستی
بەڕاستی هیچ ناڵێم هاوڕان بە خۆتان بڕیار بدەن کە ئایا ئەمە چەند دراوەکی باشە و مارکت کەپەکەش کە بینن کە ئێستا 259 میلیۆن دلارە کە 3 ڕۆژ پێش ئێستا مارکت کەپەکەی 150 میلیۆن دلار بوو نزیکەی 110 میلیۆن دلار لە ماوەی 2-3 ڕۆژە لە مارکت کەپی بێبی دۆچکۆین زیاد بووە و بەم شێوەیە بەڕاستی دراوەکە بەرەو هەڵکشانێکی زۆر گەورە چووە کە 27 تقریبا 28 لە سەتا ئەمڕۆ بەرەو هەڵکشان چووە بەڕاستی ئەمە سەرکەوتنە گەورەکانی دراوی ئەلکترۆنی بێبی دۆچکۆین پێشانەدا پێویست ناکەن من بچمە سەر و بەشانەش و شتێکی تری گرین کە مارکت کەپی ڕۆژانەی گەشتی و تا 22 میلیۆن دلار کە بەڕاستی زۆرە هاوڕێن هەروەکو گوتم کە بازار هەموو بەرەو داکشانە تەماشاکەن چۆن بێبی دۆچکۆین کە بەرەو هەڵکشانێکی زۆر گەورە ڕۆشتووە دیسانەوە و لێرانە با سەرێکی تر لە هۆڵدێرەکانی بێبی دۆچکۆین بدەین بزانین کە چەند هۆڵدێر زیاد بووە بەڕاستی واو هاوڕان کە ئێستا کە دراوی ئەلکترۆنی بێبی دۆچکۆین 1,544,595 هۆڵدێری هەیە بەڕاستی گونەحە ئەو دراوایی هۆڵت نەکەنەوە بۆ ئەوەی لە چەند ساڵی داهاتوودا بەڕاستی زیاترین قازانج بەوە ببەخشێ من هەموو جارێ پشگیری لە دراوی ئەلکترۆنی بێبی دۆچکۆی نەکەم چکە ئەزانم دراوەکی زۆر سەرکەوتووە و لێرانە شەوڕان ئەتوانم بێن دیسانەوە هەرۆکو گوتم نمودارەکەی ببینن کە چەند بەرەو هەڵکشان چووە هەرۆکو گوتم لە ماوەی 1 هەفتە کەمتر لە 1 هەفتەش لە 309ەوە ئێستا بوویتە 8,017 کە بەڕاستی زۆر باشە بوو دراوێک کە لە ماوەی 1 ساڵە هاتووە بەم شێوەیە کۆمۆنیتی بەقووەت بووە و بەم شێوەیە خەڵکانێکی زۆر بۆ لای خۆی ڕاکێشەوە هەر بژیت بوو هۆڵدێرەکانی بێبی دۆچکۆین هەر بژیت بۆ بێبی دۆچکۆین من ئایندە بۆ ئێوەیە بەڕێزان ئایندە بۆ هۆڵدێرەکانی دراوی ئەلکترۆنی بێبی دۆچکۆینە کە لە چەند ساڵی داهاتوودا ئێمە شاهدی ئەو شتەی دەبین کە زیاترین کەس لە ڕێی دراوی ئەلکترۆنی بێبی دۆچکۆینەوە دەبێت بە دەوڵەمەند بەڕاستی زۆر پێویستبان ڤیدیۆی بۆیەوە دروست بکەم چونکە زۆر لە مێژە ڤیدیۆم لەسەر دراوی ئەلکترۆنی بێبی دۆچکۆین دروست نەکردووە و ئەم دەنگ و باسە گرنگانە کە لە ماوەیەکی کەمدا بەڕاستی زۆر دەنگ و باسی گرنگی هەبوو لە ماڵپەڕی خۆی کە تویتر بوو پێویست بووم ڤیدیۆی بۆیەوە دروست بکەم هەر ڕەخنە کامنت پرسیارێکە بوو لەژێر ڤیدیۆ لە چەنەل یوتیوبم بنووسن من بە چاوان جوابتان دەدەمەوە تا ڤیدیۆیەکی تر وێبسایتێکی تر ئەپێکی تر وارەوە بەرنامەیەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم خوا یار و پەنای ئێوە بێت خواتان لەگەڵ